ئەم کاتە و هەموو کاتێکی هەموو لایەکتان باش لە هەر جێیەکی ئەم دنیایەن ئازیزان. خۆشحاڵین جارێکی کە بە یەکترشا دەبینەوە لە پێگەکەی خۆتان، لە سەکۆکەی خۆتان، لە پلاتفۆرمی فلیم سازان. ئازیزان ئەلبەتە لە ئێستادا لەم ماوەیە لەم چەند ساڵەیە کۆمەڵێ فیلم هاتوونەتە بەر ئەم فیلمانە خەریکە گەشەیەکی باش بە بواری بازاڕی فیلمەدەن، بازارێک بۆ فیلم دروست دەکەن و خەریکە ئیتر کەرتی تایبەت لەسەر پێی خۆی بوەستێ و خۆی بتوانێ خزمەتی دۆزی فیلمسازی خۆی بکات. ئەمە مایەی خۆشحاڵیە و لەو فیلمانە ئەلبەتە هەنێک لەو فیلمانە ئێمە لێرە گەنگەشەمان کردووە، شرۆڤەمان کردووە لە هەموو چەمکەکانی، لەسەر هەموو چەمکەکانی قسەمان کردووە و ئەم شەویش یەکێ لەو فیلمانەی کە ئێستا لەم کاتەیە لە سینەماکانە لە هۆڵی سینەماکان نمایی شەکرێ. ئەو فیلمەش فیلمی هیچە، ئەوە ئەهێنێت کە ئێمە ئەم شەو قسە و باسێکی تێر و تەسەری لەسەرکەین بە هەمومانەوە، هەمومان پێکەوە. بۆ ئەوەش میوانی ئازیزمان دەرهێنەری فیلمەکە کاک دیاکۆ ئازیز ئەم شەو لەگەڵمانە و کاک دیاکۆ یاخوا بەخێر بێی باندیەمان. سڵاو لەبێ کاکە سەرکەوت، سڵاو لە تۆ لە بینەرانی خۆشەویست لە خزمەتاندا. ئێمەش لە خزمەتین کاکە دیاکۆجان. ئەلبەتە من پێشەکی دەستخۆشیەکی باش و گەرم و گورتان لێکم بۆ ئەو فیلمە نایابە، ئەو فیلمە دانسقەیە کە یەکێکە لەو فیلمە باشانی کە لەم ماوەیە لەم هەڵمەتەی فلیم سازان کەوتۆتە گەڕ و ئێستا لە سینەماکان نمایی شەکرێت. کاک دیاکۆجەم با بڵین با لەوێەوە دەست پێ بکەین. ئەلبەتە سیناریۆ نووسەکە فیلم نووسەکە هەر برای ئازیزتانەوە نییە؟ بەڵێ بەڵێ کاگاسۆگایز نووسەری پرۆژەکە. بەڵێ ئەم بیرۆکەیە چۆن لاتان گەڵاڵە بوو بکرێ بە فیلمێک، با لێەوە دەست پێ بکەین. دەتوان بڵم چەند ساڵ پێش ئێستا لەگەڵ کاگاسۆر لە کۆبوونەوەیەکدا بووی خۆمان مناقشەی پرۆژەی تازەمان دەکرد. ئەو کاتە بیرۆکەیەکی ڕاستەقینە، چیرۆکێکی ڕاستەقینە خۆتان باشتر دەزان کاتێک سناریۆ لە دایک دەبێت سەرەتا قۆبچەیەکە دوای قاتێکی بۆ ساز دەکەی. دەبێ اون چیرۆکێکی ڕاستەقینە بوو، بەڵام نەگەیشت بووە پۆینتێک کە بکرێ بە فیلمێکی سینەمایی. کاگاسۆدا هێشت و بە وردی ئیشی تەدا کرد، یعنی ئێمە و چیرۆکەمان کە جۆلێ بوو هەردووکمان شۆک بووین، بەس کاگاسۆ بە شێوازێکی زۆر زۆر ئاکادێمی توانی داڕشتێکی بۆ ینی جۆتان ڕووداوەکەتان بیست بوو لە حەقیقەتە؟ بەڵێ داڕشتێکی زۆر باشی بۆ کرد و ئەو کاتێ بەتوانیمان بهێنی لەسەر قۆناغێک کە بڵێن دەتوانین ئیشی سینەمایی تەدا بکەین. ئیدی دوای کۆمەڵێک مناقشە و بیر و بۆچوو گۆڕینەوە و ئەوانە گەیشتینە نەتیجەی سناریۆی فیلمی هیچ. دەستان خۆش بێت. ئەلبەتە کاک دیاکۆگیان ئێمەی کورد ئەوەنە کارەساتی جەرگ بڕ بەسەرمانە هاتووە و ئەم کارەساتانە ئەتوانین هەزارەها چیرۆک و سیناریۆی لێ دروست بکرێت، یعنی ئەتوانین. بەڵام کێشەکە لێرە لە چیایە؟ بە تایبەت بۆ کەرتی تایبەت بۆ بازاڕی فلیمسازی ئەبێت تۆ بزانی ئەو چیرۆکە، ئەو بابەتە، ئەو بیرۆکەیە دۆزینەوەی ئایدایە چۆن دای ئەڕێژی، داڕشتنەکەی زۆر زۆر گرنگە. اینجا لێرە لەگەڵ ئەوەی شان بەشانی ئەوەی کە شارەزایی سیناریۆ نووسین ئەبێت تەکنیکی سیناریۆ نووسین و شارەزایەکی باش لە سیناریۆ نووسین هەبێت، اینجا ئەتوانرێت ئەو بابەتە وا سیاغە بکرێ، وا داڕێژرێتەوە بۆ بەرچاوی بینەر و لەگەڵ ئەوەشە بینەر پەلکێشکا بۆ هۆڵەکان. من پرسیارەکەم لێرەوەیە ئاسۆ شارەزایی یان پسپۆری لە بواری سیناریۆیە چۆنە؟ وەڵی ئێمە تا ئێستا چەند مقابلەم جۆ لێبوو لە دۆستان و برادرانی سینەماکار کە لە گلەییان لەو هەمووی من نووسەرێکی باشمان نییە یا چیرۆک نووسێکی باشمان نییە،
من دەتوانم هەر لێرە ئەو مژدەیە بدەم بە تەیاری هاوڕێکانمان سینەماکارەکانمان بوونیەتی کەسێک وەکو کاگاسۆ دەتوانێت سوودێکی زۆر زۆر گەورەی هەبێ بۆ سینەمای کوردی. بۆ ئەو قسەیە دەکەم ئێمە کاتێک کە سناریۆی فیلمی هیچ تەکمیلە کرابوو بەپێی عیلاقاتێک کە هەبوو لە دەرەوەی وڵات لە وڵاتەکانی دراوسێمان من خۆم ئاگادار بووم بە سەعرێکی زۆر 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 خەیاڵی داوای سناریۆ لە کاگاسۆ دەکرد هەر سناریۆی هیچیش تەپەن لە ئێستادا بە هەمان شێوە کاگاسۆ دەتوان لێرەش و مژدەیەکی کەش بدەم تەنانەت بە بینەرەکانتان دوودانە سناریۆی لە ئاستی جیهانیدا یعنی کاتێک ئێمە نردومانە بۆ دەرەوەی وڵات بۆ پلاتفۆرمێکی وەکو نەتفلێکس دەڵێ هیواخوازم ئیخراج و تەنفیزەکەشی بەقەت سناریۆکە جوان بێ دەبێت کە بتوانین فێستیڤاڵەکانی دەرێ یا پلاتفۆرمەکانی دەرێ بە نووسینی سناریۆکە شۆکەین ئیدی ئەرکی ئاسۆباییست تەواو دەبێ ئەرکی منی مخریج یا مخریجەکانی کەمان دەست پێ دەکات کە بتوانین تەنفیزێکی باشی بۆ بکەین بە دڵنیاییەوە ئەلبەتە هەموو کاستەکە بێ ئاگیان لەوە بێت ئەو تامە ئەو کۆدا کە بە کوردی بە کۆ دەڵێن کلۆم ئەو کلۆمە چییە تۆ بتوانیت بیگەینی بە هەموو بینەری دنیا بێجگە لە بینەری ناوەوەی وڵاتی خۆمان بۆ بینەری دنیاش بەڵێ ئەمە ئەوە هەموو کاستەکە ئەبێ ئەو شارەزایانە بێ و پسپۆڕیانە بێ اینجا بابێنە لی سیناریۆکە لەو لێەوە لەو قسێتەوە بەڕێستان کەوتت تێدەگەشەوە بە شاخی ویستم من با بڵین قسەکەتم بڕی لەو کاتێک کە باسی سیناریۆ کردو بۆ دەرەوە و لە فستیڤاڵی سیناریۆی جوابەکەتان کە ئەو بوو ئایا کاگاسۆ ئەو شارەزاییە یا ئەو زانستەی هەیە دەتوانێت زۆر زۆر بە دڵنیایی بڵێ بەڵێ هەیەی و دەتوانێت زۆر هاندەر بێ چون یەکدانە لە خاڵەکانی وە زۆر دیقەتی دەداتێ ئەوەیە کە خۆتان هیچتان بینیوە فیلمی هیچتان بینیوە مەجای پێشبینی نادا بە بینەر قەڵەمی نووسینەکەی قەڵەمێکی غامزە دەتوانێت یاری بە مێشکرد بکە لە کاتێک کە من خۆم بۆ یەکەم جار تەنانەت چیرۆکەکەشم دەزای سناریۆکەم دەخێنەوە چەند جار بە هەڵەدا چووم و ئەوە زۆر خۆی پۆینتێکی باشە یای بۆ نووسینی سناریۆیەک یا نووسەرێک کە بتوانێت ئەو یاریە بە مێشکی تۆ بکە دەتوانێت شاهیدی ئەوە بدا کە نووسەرێکی باشە بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە ئەوە یەکێکە لەوانەی کە یەکێک لەو خاڵانە تۆ ئەبێ بینەر بەردەوام تامازرۆکەی بۆی بزانێت کێشەکە یان چارەسەرەکە یان با بڵێن لووتکە لەکوێیە لەویا تۆ بیگەێنی ئەنجام ئیتر خاڵێک بیتە بەر با بڵێن تەزێکی کارەبا تەزێک بدەی بە بینەر بۆی بینەر بلەرزێ بیر بکاتەوە یان بگاتە ئەنجامێک کە بڵێ ئەو ئەمە ئەنجامی فیلمەکە ئەمە بوو ئەو دوای ئەو هەموو کێشە و ململانەیە ئەلبەتە من دەستخۆشی لە کاکاسۆکەم هیوای ئەوەی بۆ خوازم سیناریۆی باشتر و باشتر بنووسێ و یەکێک لە کێشمەکانی فیلمسازی ئێمەی کورد من هەموو جارێک باسم کردووە و لەو وانانەی خۆشم کە باسی بازاری فیلمم کردووە ئێمە پێویستمان بۆیە فیلمەکانمان بەس لە کوردستان نەمێنێتەوە بڕواتە دەرەوەی کوردستان چونکە کوردستان ئێمە لە ناو کوردستانە کۆمەڵێک کێشەی گەورەمانەیە یەکێک لەوانە کێشەی زارەکمانەیە لە ناوچەی بادینانە بادینەکان لە سۆرانیەکان چەند تێگەن یان سۆرانیەکان چەند لە بادینەکان تێگەن ئەمە کێشەیەکە کاریگەری لەسەر بازار ڕەبێت اینجا مەسەلەی کێشەی سیاسیش کاریگەریە بێت خاڵەتێکی کەش ئێمە لە زوو پارچەکانی تر هێشتا بندەستین ئەم بندەستێش هەر کاریگەریە بێ لەسەر بازار و لە هەمان کاتیشە جارێکی کەوا خەریکە بازاری فیلم سەر هەڵەداتەوە هۆڵی سینەمامان نییەوە بینەرمان ئاش نەکردوێتەوە ئەمەش کاریگەری لەسەر بازارڕە بێ ئەمانە کۆمەڵێ خاڵن ئەلبەتە بۆیە باشترە فیلمەکانمان هەر بۆ نەوەستێ بەس لە کوردستان بچێتە دەرەوە لە هۆڵەکانی نمایشی فیلمەکە جیهانیەکانیان هی وڵاتانی دنیا لەوێ نمایش بکرێت مەبەستم لە فیستیڤاڵەکان نییە مەبەستم لە بۆنەکان نییە مەبەستم لەوە نییە
بەس کورد لەوێ بیبینێن نەخێر بە لە ئەڵمانیەکان پیتاقی بۆ تکتەکەی بۆ بکڕون و بچن بیبینن لە هۆڵندا من یەکشتی کورد پێ بڵم ئێمە نازان بۆچی هەر کاتێک پێ بڵان گرفتێکی خۆشمان هەبێ تێگەڕێنینەوە سەرەوەی کە ژێردەستین نمونەیەکی سادەتان بۆ بێنمەوە ئێمە ویسمان لە شاری دوهۆک فیلمەکە بڵاوکەینەوە باشە شتێک بەلام زۆر سێر بوو من ڕێگا پێدانی فیلمێکە بۆی گرتۆ لە دایرەی سینەما لە ڕۆشنبیری لە ئاسایش موافقەی بڵاوبوونەوەم لە سلەیمانی وای گرتۆ لە هەولێر وەرم گرتۆ لە کەرکووک وەرم گرتۆ فیلمەکە دەلێرم بەسەر بۆ شارێکی وەکو دوهۆک ڕۆشنبیری دوهۆک تەواوی فیلمەکانی ئەجنەبی بێ فیلمێکی خراپ بێ ئەسڵ فیلمەکە تەنانەت زبڵ بێ بڵاوی دەکاتەوە بێ فیلتەرین بڵاوی دەکاتەوە باشە کاتێک هیچی بۆ دەنێرم مدیری ڕۆشنبیریەکەی زۆر زۆر پێ بدەت دەڵێ من نایەڵە بڵاو بێتەوە من دەبێت لە ژنەی خۆم سەیری کاتەوەم کاکە ڕێگا پێدانی هەیە موافقەی هەیە ئێمە لە سلێمانی بڵاو ناکردوێتەوە لە هەولێر بڵاو ناکردوێتەوە لە کەرکووک بڵاو ناکردوێتەوە باشە بەڵام یەک شخص کە ئێوە ئیدی باسی ئێمە ڕێگای دوور ناکەین تەنانەت ڕێگا نزیکەکان باشە دیێ کۆمەڵێک فیلتێرت بۆ دادەنێ کۆمەڵێک شتت بۆ دادەنێ وا لە منی فیلمساز دەکا کە بۆ ئیشی داهاتوو نەچمە دوهۆک نەچم یعنی دەڵم ئەو سنشەیە ناهێنێ من فیلمێکی ئەجنەبی یا فیلمێکی کوالیتی نزم دەتوانێت بێ فیلتر لە شاری دوهۆک بڵاو بێتەوە فیلمێکی کوردی خاوەنێکی کوردە بەرهەمێکی کوردەواریە بۆ نابێ بڵاو بێتەوە بۆ دەبێ بە فیلتر بێتەوە من ئەلان تەنانەت ئیدی ڕێگاکەی بڕاگرت تم نیکەم چونکە یعنی مستەوای فیلمی کوردی تۆ لە فیلمەکانی کە پێکەمترە یا ئەتۆ فیدبەکی خەڵکەکەت بینیوە فیدبەکی هونەرمەندەکانت بینیوە فیدبەکی تەلەڤیزیۆنت بینیوە هەموو پۆزیتیڤ قسەیان لەسەر کردو تۆ چۆن دەتوانیت بێ بۆ ئاسانیە ڕێگیری لێ بکەیت سەبارەت بە دەرەوەی وڵات ئێمە فیلمسازین ینی لەوانەیە پێویستمان بە هاوکاری کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی دەرێ بێت کەسانی کە لێوێ خۆیان چالاکە خۆیان ئەکتیڤن بورسەکە دەزانن چۆنە قاعەکان دەزانن چۆنە ئەوان دەبێت دەستی هاوکاری بۆ فیلمسازە کوردەکان درێژکەنەوە ئەلان ئێمە لەگەڵ هەر کەسێک قسە دەکەین لە کێشەی مەسەلەن سعری کرێی قاعەکانی مەسەلەن دەرەوەی وڵات دەڵێ ئەوەندە زۆرە فێمە دەرەخەتی ناین یعنی ئەگەر ئێمە بمان هەیە ڕۆژێک بە کرێ بیگرین بینەرێکی باششمان هەبێ یعنی پاک لە پاک مەسرەفات لە شۆنێک داهاتەکەی لە شۆنێک یعنی هەردووکی بە یەک قیاسە لەوانەیە زۆر جار تووشی زەرەریش بن ئێمە دەبێ وا بیری لێ بکەینەوە ئەو کەسانی وا مەشک و جەنابەت لە دەرەوەی وڵات دەژی ئەو کەسانە پێشوەختە ئامادەکاریەکیان کردبێ بۆ ئێمە مەسەلەن هاتمن ئاسانکاریەکیان کردبێ کۆمەڵێک قاعەیان تەرتیب کردبێ یا لە عێلاقاتێک کە لێوێ هەیەە ئەوان زیاتر دەتوان بە دوایدا بچن زیاتر دەتوانن حەولی بۆ بدەن تا منێکی بۆ خرێژ مەسەڵ هەفتەیە بچم لە بریتانیا دانیشم تازە من 2 هەفتەم لێ بزانم چێ بە چێ کام قاعە باشە ئەوە کاک ئاسۆجان ئەو پەیوەندی بە بەڕێستانەوە نییە ئەوە کەمپەنی تر هەیە کەمپەنی پەخش و بڵاوە پێکردنی فیلمە با بڵین یا فرۆشتنی فیلمە ئەو کەمپەنیانە ئەبێ پەیوەندیەکان لەگەڵەوانە بگیرێ و بە کەسی ئاساییش ناکرێ کەسی سادە بەسیت با بڵێن ئاسایی لە ئەمریکا بێ لە بەریتانیا بێ لە ئەوروپا بێ چونکە بۆ کاتێکا ڕوا بۆ هۆڵێک داوا لە هۆڵەکە ئەکا هۆڵەکە یەکسەر باسی کرێەکە یعنی بەلای کەمەوە یەکسەر بەلای کەمەوە شەوی مەسەلەن لە ئەمریکا سادەترین هۆڵ بۆ شانۆیی من بمەیە بیگرم تومە مۆنۆدرامام تیان نمایش کردووە خاوەنی هۆڵەکە بە هاوبەش لەگەڵیا کردوێتی 50/50 ئەمە پارەم ئەمەیان جیا بووە بەڵام سێرەکەی بۆ خەڵکی کە بەلای کەمەوە بە $1000 شەوی فیلمەکەی ئێوە کەسە چێتە ژوورەوە ئایاوەنە کەسە چی $1000 بگرێتەوە ئەگەر نەیگرێتەوە لە سەرەکە اینجا نا ئەوە کەمپەنی تایبەت هەیە بە بڵاوە پێکەری فیلم با بڵین کەمپەنی گەورە گەورەن هەر بۆ فیلمی کوردی نییە لەو شەخصانی وە باسی دەکەی کاک سەرکۆ ماوەیەک لەوە پێش پەیوەندی پێوە کردم دەڵێ بە فستیواڵێکمان هەیە
وەرە فیلمەکەت بۆ بڵاو دەکەمەوە تێ نەگەیشتم مەبەستی چییە بڵاوی دەکەمەوە ینی بێ بەرامبەر دەڵێ وەرە ئێوێ بەس ئەوە نێ فیلمەکەت دەبیندرێ ئەوە بۆ دەبێشتی وا بکە بەگە قەرار بەبینین بێ لە یوتیوب دایدەوەزێنم ئەو کەمپنی جەنابت دەفەرمووی بەشێکیان یانی مەسەن دیتومانە چالاکیەکەیمان بینیوە ئەکتیڤیەکەیمان بینیوە ئەوە قسەی منی دیاکۆ نییە زۆر لە فیلمسازەکان دایش و قسەم لەگەڵ کردوون لە مۆزوعی دەرەوەی وڵات زۆر دەناڵێنن زۆریان کێشە هەیە بەڵێ شارەزایی نییە کەم شارەزاییە یان کەسانی ئێمە کەمیان لە بوارەکەیان بۆیە ئاگایان لێ نییە و ئەمەش کێشەیەکی ترە کاتێک ئێمە فیستیڤالێک لە کوردستانەکەین ئەو فیستیڤالانی کوردستان چەند کەمپەنی وە بەرێنان نیان داوت کردووە نوێنەرەکانیان چەند کەمپەنی بڵاوپێکەری فیلمیان داوت کردووە نوێنەرەکانیان داوت کردووە ئەمانەمان نییە ئەمە ئاگامان لێ نییە چونکە ئەوان کە دێن کە سەیری فیلمەکەی بەڕێستەکەن ئەی بینن ئەمان دێن ئەڵێن کاکەم فیلمەی تۆ ئێمای بین بڵایەکەینەوە ئەیتر ئەوە کۆنتراکتێکەکەن گرێبەستێکەکەن بە بڕێ پارەتە دەنێ ئەوان لە هەر سینەمایەکە لە هەر وڵاتێکە نمایش بکرێت لە یەک کاتە با بڵێن لە هۆڵندایە لە هەموو شارەکان نمایشەکرێت لە یەک کاتە ئەوان هینێکیانەیە با بڵێن ڕێککەوتنێکیانەیە لەگەڵ ئەو هۆڵانێ ئەوان بە کرێکی کەم لەمان وەرە گیرێت بەڵام دابەشی پاراکەن و کۆمەڵە حساباتە ئەوە کەمپەنیە بیخینەولاوە بابینەوە لای فیلمەکەی خۆمان من طبعاً دەستخۆشیەکی باش لە کاگاسۆکەم کە توانی فیلمەکە گرێچن کات جوان بیچنێ ڕووداوەکان ئەمە یەکێک بوو لە شتە جوانەکانی و تا هێنایە کۆتایی تا ئەو کاتەی کە هەردی وە نییە هەردی و لەگەڵ شێخ بەختیار کە هەردووچیان لە هۆڵەکەیان لە ژووری تەحقیقان لەو جیان لەوێ کە قسە کرا سیناریۆکە تا ئەو کاتە کێشەی هەڵەبجە لای ئێمە گەورە نەبوو زۆر ئاسایی بوو یعنی هەنێشتا هاتە بەرچاومان چوونە بۆ هەڵەبجە کە زوون بۆین بووە بەڵام لەوێ وەک کێشەی هەڵەبجە زۆر قوڵ بووەوە با بڵێ 2 دقە باسی هەڵەبجە کرا لەو 2 دقەیە کارە ساتێکی زۆر گەورەی هەڵەبجە پێشاندرا ئەمە دەستخۆشیێکی گەورەی لە یەکەم و لە سەرەتاوە بەو چنین و هێنان و بردن و داڕشتنی دیمەن یەکێکە لەوانەی کە جوانی ئیشەکەی لەوەیە بوو لە داڕشتنی دیمەنەکانی وا داڕشتە بوو ئاسانکاری بێ بۆ دەرهێنەر بۆ سینەماتۆگرافەر تاکو نێڵێ بینەر بێزار بێت من ئەمە لێرە وەسم ڕاگرمیتر اینجا دێمە لای کاک بەختیار لە ڕووی دەرهێنانەوە جارێک قسە لەگە بەڕێستاکەم بە هەمان شێوە دەستخۆشیت لەکەم بە هەمان شێوەی کاک ئاسۆ دەستخۆشیت لە یەکەم بەتایبەت بۆ ئەو گرتانەی وەکو سینەماتۆگرافی کە گرتەکان کورد بوون نەتە هێش درێژ بن بۆ نمونە لە ناو دیمەنیەکە بە کورتی لە سەرجەیەکە بوویت دوای ڕۆشتێتە سەر جەیەکی کە سەر کارکتەرێکی کە ئیتر ئەو یاری پێکردنە یەکێکە لە نهێنیەکانی سەرنجڕاکێشانی بینەر کە نایەڵێ بینەر بێتاقەت بێت یان کامیرە ئەوە نییە با بڵێن کامیرە دانابێت و خۆت و مسەورەکە وێنەگرەکە چوبن نێرگە لە بکێشنەوەتان نەکردووە ئەو کارکتەرەکانە ئەوە ئەکتەرەکانە و تەرکیز خستنە سەر نواندنی ئەکتەرەکان یەکێک بوو لە فێڵەکانی ئیشکردنی دەرهێنانی بەڕێزدا ئەتوانی باسی ئەمەمان بۆ بکەی وەڵا سپاس بۆ ئشارەت بە شتێکی باش کرد چونکە ئێمە تەنانەت لە بەشی دیۆپیەکەیدا ئیشمان تەنانەت لەسەر سایکۆلۆژی جیلی فەقیر و جیلی دۆڵەمە کردووە ئەگەر بە دیقەت سەیری مەشهەدەکان بکەن یا وێنەکان بکەن لە عایلەی هەردیدا کە فەقیرن کەمێراکە میزانسێنی فیلمەکە زۆر
جوڵەی تێدا دێ دەڕوا لە قاتی سەرەوە دێنە خوارێ لە ژوورەکەەوە دێنە دێ کەمێران نەوەستا لەگەڵیان ئەو قەرەباڵقیە و ئەحساسی قەرەباڵقیەمان داوە ببینەر لە بەشی ماڵی شێخ بەختیاریش هاتوین وەکو عینەیەک کە مسەقەف هاتووی چیمان کردو لەوێ گرتەکانمان هادێتر کردوتەوە ینی جوڵی کەمێرامان هادێتر کردوتەوە کاتەکانمان هادێتر کردوتەوە دێکۆپاژی ئەو ئیشەش وەکو سناریۆکە گرێدرا بە سایکۆلۆژی و بیرکردنەوەی دوو عینەکە بڵێ لێرە ئێستا بۆ نمونە ئەگەر سەیریم دیمەنە بکەین ئەمە هەمووی جوڵەیە یعنی تۆ لەسەر هیچ جەیەکی ئەکتەرەکان ناوەستیت ئەوە یەکێکە لە شتە جوانەکان کە من لە لای خۆم زۆر سەرنجم لەسەری بوو جوان بوو و ئەوەی بەڕێزیشتان باسە کرد ئەلبەتە یەکێک لە جوانیەکانیشەوە بوو دوو خێزانی جیاواز دوو چینی جیاواز چینێکی پرۆلیتاریا و چینێکی بۆرژوا بەڵام لە چینە پرۆلیتاریاکە لە ناو ماڵەکەیان ڕێک هەڵبژاردننی جێگە لۆکەیشن پڕ بە پڕی هەموو ئیشەکە بوو تەنانەت لە جلوبەرجان لە بژاردەی ئەکتەرەکانت ئەکتەرەکان بۆ ئەکتەرەکان ئەوە یەکێکە لە خاڵە سەرەکیەکان چونکە تا چەنە بتانی تۆ سەرکەوتوبی لەوەیە بۆ نمونە خاڵەکە ئەوەی خاڵەکە هەر نازانم من نەیناسم کێ بەس نواندنێکی زۆر زۆر جوانی کرد ئەلا هەر شارە پێشینەکە ویستم باسی خاڵەکە بکەم خاڵەکەیان ئێمە یانی بۆ بینینەوەی کارکتەرێکی بۆ شێوازە و پەروەردەکردنی وێدانە مومەسیل کە بیگەینە ئەو تەمسیلە دەمانتوانی بڵێن لەو مودە زەمەنەی وا لەبەر دەستمان بوو بەحاڵ بوو یانی شتێک بوو کە نەدەکرد نە پێشینەیەکم هەبوو لەگەڵ ئەو خاڵە ئاریە ئازمونێک لەگەڵی کردبوو دڕامایەکم لەگەڵی کردبوو من ئەو کەسە بەڕاستی معجبی کارکتەری ڕاستەقینەی خۆی ببوو بە کاتی خۆشی دڵنیشانم کرد بۆ ئیشە نمونە ژیان برای خەیات مامۆستایەکی تایبەتە بەڵام لەو فۆرمی تەمسیلەدا لەو شێوازەدا وابزانم تا ئێستا بۆ شتڵە دەرنەکەوت بوو توانی حەقی خۆی 100% بدا بە کارکتەرەکە خاڵە ئاری بە هەمان شێوە یا هەمان محەممەد شێروانی هەردیەدانە لە باشترین تەمسیلەکانی خۆی کرد یعنی ئێمە بەتایبەت ئەوەی لەختەی واجەرابت باست کرد لە ژووری مواجهەکە بەڵێ دەتوانم بڵێم بەڕاستی شەڕێک لە نێوان هەردی و شێخ بەختیار هەبوو شەڕێکی تەمسیل فیگەرەکانمان محاولە کردو من بۆ هەڵبژاردننی مومەسیلەکان داوام لە کاگاسۆ کردم وەرە لەلام دانیشە چون تۆ خەیاڵێکت هەبوو کە نووسیوتە هەر کەسێک قەڵەم هەڵدەگرێت شکلی ئەو کارکتەرەش دێتە بەرچاوی لەگەڵی قسەم کردو کارکتەرەکان کتومە تۆ ئەوە چۆن دەبینی توێتی ئەوە مەسەر بۆ شکڵە دەبینم چون هەڵبژاردەکانم هێناوە و نزیکم کردوتەوە لەو ڕۆیایی و ئەو لە مێشکیدا بوو و لە دوای ئێشۆ مودەی تقریبەن 15 بۆ 20 ڕۆژ ئێمە پرۆڤەمان کرد کە بتوانین تەمسیلێکی ڕیالیتی بدەین بەبینەر بەڵێ من ویستم پرسیاری ئەوەشتان لێ بکەم چونکە ئەکتەر لەم شەیە ئەوە نەبووە لە یەکەم گرتەی بەردەم کامیرەیە یا بە چوار پێنج جارێک ئەوە نییە پێڵێن تێک بە ئەنگلیزیەکە بە چوار جارێک دووبارەکردنەوە ئەوەی تیا بووە ئەوانەی تیا بووەوە دیارە بەڵام لە هەمان کاتشە هەنێ لە نواندنەکان ئەوە دروست ناکات ینی بەو چوار پێنج جارە بەو جارەوە دروست ناکە ئەبێ پرۆڤەیە کرابێ پێشتر اینجا بۆیە بۆ نمونە هەرو کارکتەری کە ژیان خان کە وا چوو بۆ ناو کارکتەرەکەەوە و وردەکاری زۆر جوانی بۆ کردو بۆکو ئەو خانمە ڕێک ئەوە بەدڵنیایەوە بێ پرۆڤەی پێشتر کرابێ ئەگەر تۆش لەگەڵیانت کردوێ خۆی کردوێتی ئەوە بینایە بەڵێ
وڵا ئێمە من خۆم عادەتەن ئەوای وایشیان لەگەڵ کردوم خۆیان باش شارەزان من پێش وێنەگرتن هەموو کاتێک هەفتەیەک 4 ڕۆژ 5 ڕۆژ کارکتەرەکان دەبە بەسەر لۆکیشن و لێوێ پرۆڤیان لەگەڵ دەکەم و دادێنشین میزانسێنەکە پرۆڤە دەکەین و ئەگەر مەسەلەن لە جێیەک مبالغەی تێدا بێت کەمی دەکەمەوە لە جێیەک کەم بێ زۆری دەکەم ئەوەندە بەرز و نزمی تێدا دەکەین تا بگەینە ئەو پۆینتەی و دڵخوازی خۆمانە و ئەوە لە تەرجمەکەی ڕابردوو لە درااماکە لە فیلمەکان وا کردومە زۆر زۆر ینی کاردانەوەیەکی باشی هەبوو لە ڕووی تەمسیلەوە ئەوە پاڵپشتێکی باش وەسانە ژیاخان ڕۆژی یەکەم کە هاتوو خۆ ئەو ئایلەیە خاڵە ئاری هەمویانم وەکو ئایلێک خسۆتە نێو لۆکێشنەکەەوە و پرۆڤەمان کردو و بەرکەوتیان هەبوو تا گەیاندومەتە وەکو خواردنێک دەمجی یەک بوون کە توانیانە دەمجی یەک من باوەڕ بەوە بکەن یەک ئایلەن ئەو کاتە شۆتینمان دەست پێ کرد من لەوەشە هەر دەستخۆشیتان لەکەم چونکە دیارە لە ئیشەکەیە تەنانەت پرۆڤە بە کامیرەش کراوە لەو کاتانێ ئەمە دیارە و با بڵین کاری سینەماتۆگرافی شتی زۆر جوانی بۆ کراوە دەستخۆشیەکەم بەگشتی بەڵام دێمە سەر لایەنێک ڕووناکی بەگشتی ڕووناکیەکی ڕەنگی تیان نەبوو ڕنگ نەبوو بۆ گزارشتی دیمەنەکان بۆ گزارشتی هەستی دیمەنەکان بەڵام بۆ نمونە بەس لەو دیمەنەی کە فلاشباکی کۆنی هەڵەبجە ئەکاتەوە ئەلەویا ڕەنگسازیە کراوە بەڵام بەگشتی ڕەنگم نەبین یعنی ڕووناکی وەکو ڕنگ بەکار نەهات بوو ڕەنگی تیا بەکار نهات بوو بۆ زۆرێک لە دیمەنەکان بەڵام تاریکردن هەبوو ئەو تاریکردنە لە ئەگەریەوەیە لە کاتی چنینە لە کاتی مۆنتاژە ئیدتینگە کە من بە کوردی پێڵم چنین ئەگەری تایە لەو کاتەیە فلتەرتان دانابێ بۆ هەنە لە دیمەنەکان تاریکتان کردبێ بەڵام گەلە جارە و تاریکیە پێویست نیە ڕووناکی پێویستە لە ناو دیمەنە بۆ ڕووناکی کە دادێت ئەبێ سێبەر و ڕووناکی هەبێت زۆربەی جار بەس فلتەرەکە دیارە ئەو سێبەر و ڕووناکی دیار نییە نازانم بۆ تونی بەڕێستان لەسەرەوە بەڕاستی کاک سەرکەوت دەتوان بڵم نەقدێکی وردێکی باشت کرد باشەوە زۆرم پێخۆش بۆ ئاوە بۆ شێوازە ڕێک ئیشارەت بە دوودانە وێنە کرد کە زۆر زۆرم پێخۆش بوو بۆچی ئێمە لە فلاشبەکەکەدا ڕێک گەرمیەکمان هەیە ڕۆحمان هەیە ژیانمان هەیە ئێمە چی جارەکە باس لە ڕابردوو دەکەین زۆر بە گەرم و گوڕی باسی دەکەین باسی ئەلوانەکان دەکەین باسی تابووبوونەکان دەکەین لە ژیانەکەی ئەو ڕۆدا ئەو تابووبوونە ئێمە نابینین دەگەڕێمەوە سەر بەشی کالێری ئیشەکە یا لایتینگی ئیشەکە ئێمە لە سەرەتاشەوە لە کاتی پرۆداکشنی ئیشەکەشەوە فۆکسمان لەسەر یەک شت بوو دەوان هەویست ئەو بێڕوحیە و سارد و سڕێ تێدا وەدی بێنین بیبینین چەند جار لە ماڵی فەقیرانەکە توانیمان لەوە دەرچین بەڵام لە بەشی ئایلەی دۆڵەمەندەکە تەنانەت لە لۆکێشنەکانی وا شێخ بەختیاری تێدایە شەدۆ زۆر زیاترە لە ڕووناکی یعنی ئێمە کە سەرەتای قسەکان بتم بەشێکی لە کارەکە لە دیۆپیەکە بە سایکۆلۆژی کردراوە دەتوانم یای بریام سەد بریالە بەشی لایتەکەمان لێرەمان ئەو شتێ پژواز کردباوە چەند جا مناقشەی ئەومان کرد کە دەماوێت لە ڕووی سایکۆلۆژیشەوە لایتینگەکەش بەسەر بەشی ماڵەکەی شێخ بەختیار شەدۆی زۆر زیاترە بەشی شەوەکانیان لە ماڵە دۆڵەمەندەکە بە هەمان شێوە شەدۆی زۆر زیاترە تەنیا شەوێک کە لە ماڵی فەقیرانەکە ئێمە ئەو شەدۆیەمان بەکارهێناوە یا ئەو تاریکیە و بێڕوحیەمان بەکارهێناوە شەوی سەر سفرەکەیە بۆیە ئەوە بە عنوانش پێتان دەڵم چون دەتوان بڵم دەرکۆپاژی فیلمەکە تا ڕادەیەک لە مێشتمدا ماوەتەوە ئێستاش
وەکو ڕەخنە من وەکو ڕەخنە نایبینم چون 2 پۆینتم ئێستا پێدان یەکیان سەر سفرەکە بوو یەکیان ماڵی شێخ بەختیار بوو زائیدی فلاشبەکێک کە دەگەڕێتەوە بۆ ڕابردوو کاتێک ئێمە بتوانین لە ڕابردوودا یان لە ئەو مەشهدانی وا بۆ باسکردن بتوانین کۆنتڕۆڵی ئستانداردەکە بکەین یانی دەتوانین بەعام بیکەین بەس جاری وایە دەگەڕێتەوە سەر سایکۆلۆژی یان مەبەستی ئیخراجەکەی یا ئەتمۆسفێری یا جەوی مەشهدەکە ئەلان نمونە ئەو بەشی وانە پلەی دەبێ بەشی سجنەکە بەشی مقابلەیاری مواجهەکەی لەگەڵ شێخ بەختیار لەوێ ئێمە هەمان یاریمان پێ کردووە چون چیرۆکەکە حەدەسەکە لە سینەمادا کە دەڵێتەوە باس لە نەهێنیەک دەکەن وەکو چۆن فیلمی ترساک تەواوی بە شەو دەگیرێت تەواوی بە شەدۆ دەگیرێت تەواوی بە مەسەلەن دەتوان بڵێم تۆناژی ڕەنگی ئابی دەگیرێ شین دەگیرێ ئەوانە هەموو ساختاری سینەما دوای جیا دەکاتەوە ئێمە دەین باسی منتەقەیەکی گەرم دەکەین زەردە منتەقەیەک سارد دەکەین شینە ئەو شتەش لە فیلمی هیچ بێمەری نەبوو ئێمە هاتووین ئەو شۆنانی وە ویستومانە ئەجوای غامزبوونەکەی ئەجوایی مەسەلەن نەهێنیەکان ئەوانە لایتینگمان کەم کردو شەدۆکەمان زیاتر کردو ساردمان کردوەوە ڕوحەکەیمان لێ وەرگرتو بۆی کە بتوانین ئەو ئێحساسە ئێمە وا بۆی چوین کە ئەو ئێحساسە دەتوانین زیاتر بیگەێنین بە بینەر تێبینێکی کەم هەبوو لەسەر ئەم دیمەنەی با بڵین بەڵێ لێرە لە هەنێ جێت تاریکیەکە زیاد لە پێویست بوو تەنانەت نێهێشت دەموچاوی نواندنی هەردوو کارەکتەرەکەت بە جوانی بگات جا مەبەستم ئەوەیە ئەمە پێویستی بەوە بوو تۆزێک ڕووناکیەکی تایبەت لەسەر ئەو دەموچاوانە دابنێگەل لە جەرە ڕووناکیە بەم کامیرانە بەم لایتینانە ئاکرێت ئەمە هەر لایتینێکی پرۆفشناڵە بەڵامەتوانی دەرەجەکەی دەستکەیت بەس بۆ ئەوەی ئەو دەموچاوە لەوێ ئەو ئەکتەرە ڕووناکیەکە بتوانێت وەربگرێت یعنی با بڵێن بگاتە بینەر تا ئەوانی پشتەوەی بە تاریکی بێنێتەوە ئەلەوێ من کەمێک لە لای ڕووناکی بەڕێی ئێوێ چەند لایتی تەلا بەکار هاتووە لەوەیە بە جۆرەی ئەوە بێت نزیکەی دە لایت بەکاراتوە بەڵێ تقریبا حوت لایت بۆ هەژ لایت تێدا بەکار هاتووە کەواتە پێویستمان بە لایتێکی بچووک نابێت ئێمە ئەندازیاری لایتینەکەمان هەرو جۆری وا پێ بکچی خۆمان وا تەرخانمان کردبوو کە لایتەکەمان لەو حەجمەدابێت هەمیشەش ئەڵبەتە یەک تێبینیەکی کەشتان بدەبێت ئێمە لە شاشەی سینەما و شاشەی مۆنیتۆر جیاوازی خۆی هەیە ریاکشنەکان بتێت بە دقیقی بە وزوح میبینی لە شاشەکانی مۆنیتۆر هەمیشە کوالیتی کەمێک بەرزترە بەڵام ئەوەش دەخەوە سەرچاوم ئینشاڵڵا ئەگەر ئیشێکی کە بوو کەمێک لایتینگەکەی بۆ زیاتر دەکەین کاک دیاکۆجان من بەس ئەو تێبینیانە ئەڵێم یعنی بۆ دڵێ پێم خۆشە بۆ نە تۆ سوود وەرەگری من خۆشم سوود وەرەگرم لەوەیەوە من کاتێک کە سەیری فیلمێکەکەم ئەم فیلمەی ئێوە فیلمی هیچ من 3 جار بە تایبەت جارێکیان ئێوە بانگێشتان کردوم 2 جارش بە تایبەت بۆی چووم پێرێ بۆی چووم بۆی جارێکی کە ئەو خەیاڵەی خۆم ئەو بیرکردنەوانی خۆم جارێکی کە دەمەزەرد کەمەوە بزانم چۆن بتوانم لەگەڵ بەڕێستا قسە بکەم من ئەوام یعنی لەوەی ئەو فیلمە ئەم فیلمە ئەوە 3 جار احتمالە بگاتە 12 جاری کەژوی بینمەوە جەناب 3 جاریش کرد بینیەوە بۆ زۆر دڵخۆشم تەنانەت ئەوەکەمی هونەرمەندەکە شەروا بوون بەڵێ من بۆ سوود بۆ خۆم یعنی بۆی بزانم کێشەکان لە چیایە بەیانی منە و کێشەیە لە لای خۆم دووبارە نەکەمەوە ئیشێکم کرد دووبارەی نەکەمەوە یا هیچ نەبێ بتوانم لەگەڵ بەڕێستانە قسە بکەم باسی چی بکەم ئەمە بۆ سوودە بۆ هەمومان ئەمە وانەیە ئەمە ئەوە نییە ئاسێتی کەس دەی نەگەر بە قسەیەکەم ئازارتە بێ من ڕایەگرم زۆر پێ خۆشە بە مناقشەی هونەری دەکەیوە ئەنجابەکەی وەیە سینما و تێب بەرەو پێشێ بڕە بەڵێ بابینە سەر مەسلەی
کاری پۆلیسی ئەم ئیشە لە سەرەتاوە کاری پۆلیسی تایە گەڕانی پۆلیسی بە تایبەت هی تاوانەکان ئیتر ئەوەیان وا بزانم پسپۆری جیاترە لەگەڵ پۆلیسی سادەیە اینجا هی تاوانەکان ئەو کەسانە ئەبێ زۆر زۆر وریا بن زۆر زۆر شارەزا بن کاتێک کە ئێمەش فیلمێکە نووسین ئەبێ زۆر زۆر ئاگامان لەو شارەزایانەی ئەوان بێت بۆ نمونە بەڕای من هەردی نەبواە جانی قوڕاوی بێت چونکە ئەو شەوە باران باریوە جانی تەڕ بووە نەکەوتووە لە ماڵی خۆیان قوڕاویە بێ بۆ دایکی جلەکەیەشوە بۆ چونکە جلەکە ششتنی ناویست بەس هەڵخستنێکی ویست لە کاتێکا دایکی نووسووە بەس خوشکەکەی بەخەبەرە خوشکەکەی بە خاڵۆیە بە هەردیە لێڵە بێدەنگ بێدەنگ با کەس بەخەبەر نێت کەواتە ینی دایکشی نووسووە بەس جلەکەی هەڵخستنێکی ویست بۆی ئاوە چۆر بێ کاتێکە جەماعەتی تحقیق دێن بۆ ئەو جلە بشۆرێت پێویستی ناکرد بشۆرێت وە جلەکە ئێمە کاتێککە دوایی زانیمان ئاسۆکە خۆیە کوژێ معنای وایە هەردی نەجانی پیس بۆ خوێنی گرتووە نە ناو سیارەکە خوێنی گرتووە نە پێڵاوەکەی هیچی وە کاتێک کە پۆلیسیش دێن تحقیقەکەن لە تحقیقا بێ ناو سیارەکە بگەڕێن بزان و خوێناوی بووە ئەبێ بگەڕێن مەسەلەن بە جێیەکانە ئەم جێپێ خوێنی دیارە ڕۆشتە بێت هەرچەنێ باران باریوە بۆیە ئەمە من بە کەم و کورتیەکی ئەزانم ئیتر نازانم بۆ چوونی بەڕێستان چییە لەسەرەوە حەزەکەی هەنێ تێبینی تریشمەیە بۆ نمونە مەسلەی کاتێکە کە یەکێک خۆیە کوژێ یان کەسێک کوژراوە تەرمێک کوژراوە سەیرەکەن بزانن دەمانچەکە لە کۆوە دەمانچەکۆفە بە تۆپە بە قازیفەیە بە چی لێدراوە پێزانن بە دەمانچە لێ ئەزانن با بڵێن قەبارەی گولەکەش شەنە و بەو جێ کە لێ دراوە و لای تری کە دەرەچێ یا دەرناچێ ئەزانن دووری و نزیکی مەودای دەمانچەکە چەندێ بۆ ڕایگیراوە کاتێک کە دەمانچە لەم ئاستەیە ڕابگیرێت کاک دیاکۆ ئەمە نیشانەی ئەوەیە دوو پرسیار دروستەکە یا خۆی لە خۆی داوە خۆی کوشتووە یا خۆی یەکێک زۆر لە نزیکە و لە پشتەوە گرتوێتی و لە نزیکەوە لێدات بەڵام گومانێک کە ئایا کوژراوە یا کوشتیانە وەکو ئەو کۆمنتایی وە باسز کاکسەکۆ من خۆم عادەتەن جل ڕۆژانە دەگۆڕم باشە بەس هەر کاتێکیش کە دێمەوە جلەکە یەک جایش لەبەرم کردبێ یا دایکم یا خێزان جلەکەم بۆ دەخەرە غەسالەوە دێشم جاری وا هەموو دایکپرزیەتی باشە ئێمە باز لە قڕ و شت کە بکەین 100 جار هەموو ئێمە چینەتە سەیرانێک یا شۆنێک دابزی پاکێتێک جگەر پێاتێت و سەیرا کردو قاش با قوڕاویە ینی ئێمە فۆکسی فیلمەکە مەسیجی فیلمەکە ناگەڕێتەوە سەر کوشتن و بکوش ئێمە مەسیجێکی زۆر گەورەترمان لەناوە هەبوو بەڵام تەواوی ئەو خاڵانەی و جەنابەت باسط کرد وەکو جلەکەی بۆ دەبێت بشۆردرێ یا مەسا فلاشت بۆ دەبێت بکردرێ عادەتەن دایکەکانی خۆمان هەومان دەزانین چەندین جار لە شەودا هەڵدەسن دەچن دێن هاتوچۆ دەکەن و ئەوەی کە خۆیان ناگرن بۆ کۆمەڵێک شت ئەوە زۆر تەبیعیە لە هەموو ماڵێکدا شتەمان بینی و دەشی بینین یعنی جاری وا هەبوو من جلەکە ڕۆیشتوەتە دەرێشێک و کرد هاتووەتەوە جلەکەم شۆراوە باشە یا بابەتی وەکو قوڕەکە ئێمە نهاتوین تەواوی جیاری قوڕاویکرد بەس ئەگەر دیقەتی فیلمەکە بدەی بەشی قاچی خوارەوەی تۆزێک قوڕاویەکەەوە کاتە دانیشتوە ساوە ڕۆیشتۆ هاتۆ ئێمە من بە یەکشت زۆر دڵخۆشم کاک سەرکەوت کە ئەو ڕخنانی وا جەنابەت ئەلان باسی دەکە یا ئەو کۆمنتانە لە مستەوای قاچێکی قوڕاویدا بێ یا جلێکی شۆراودا بێ ئەگەر غەڵەتێک یا ڕخنەیەکی سینەمایی هەمان دەمدەزانی چی بکەم شکر بۆ خوا کە بۆ شتانە ئێمە خەریکین مناقشەی کۆمەڵە شت دەکەین ڕخنەیەکی گەورە نییە کاک نەناوە کار لە ئیشەکە ناکات
بەڵام من ینی باسی دەزانم ئێمە ئەگەر مەسەلەن مناقشەی لەسەر دەکەین لە جاتی جلێک و یا مەسە قاچێک و یا جلشۆرینێک بابەتی پۆلیسیەکەی ئێمە دیتەیلی داخەڵبوونی پۆلیس دیتەیلی گرتنەکەی قۆناغەکانی واتەی دەپەڕێنێ برادێکی زۆر شارەزای بەشی ئاسایشمان لەگەڵ بۆ تێبینیەکانی پێداوین محاولەمان کردو حەدەل ئیمکان من و تۆ هونەریشین نظامی یا ئەسکەری نین کە بزانین دیتەیلی 100% چییە بۆ من و تۆ چی مەبەستە بۆ من و تۆ مەبەست ئەوەیە مەسێجێک بگەینین بە بینەرەکە و کاتێک کە هەڵدەستێ لە سینەما هەڵدەستێ بڵێ بەڕاستی خۆش بوو یا بڵێ ناخۆش بوو لەو دوو قۆناغەدایە ئێمە خودی ستافەکانی وا لە سینەما بوون کەسەکانی وا سۆشال مدیان بەڕێوە بردووە یەک پۆینتی کە دڵخۆشکەرە بۆ کۆمەڵی سینەماکارەکان بۆ خۆمان یاری ئەو شتە هەرهی من نییە هی کاکسەرکەوتە هی برادەرەکانی کەیە کە ئێمە توانی ومانە پرۆژەیەک پێشکەش بە خەڵکی بکەین کە زیاتر لە 90 ڕەزایەتی بینەری بەدەست هێنابێ پۆینتێکی زۆر باشە کە بینەرێکی لە 90 دەڵێ کاکە ئەو فیلمە فیلمێکی باشە کاکسەرکەوت ئێوێ وەکو پیجێکی زۆر یعنی بە سیڤەکی باش و بە قووەت چاوەڕێ لە کاکسەرکەوتێک دەکەم کە کاتێک فیلمێک بڵاو دەبێتەوە ئێوێ باشە ڕەخنە بگرین بەڵام ڕەخنەیەک کە بەرەو پێشێمان بێت باشە ڕەخنە بگرین ڕەخنەیەک کە من بتوانم لە ئیشی داهاتوودا سوودی لێ وەرگرم بۆی کە یەک هەنگاو بەرەو پێشێ بچم من فیلمی دورگەی شاتەرلەند نازانم بینی بتانیانە فیلمێکی کە لە ئاسی جیهانیدا تەقاندیەوە بەڵام لە ڕووی کۆنتینیوتی چەندین جار غەڵەتی تێدایە باشە بیسی فیلمەکە سناریۆی فیلمەکە تەمسیلی فیلمەکە ئەوە نەجوانە کە سینەماکارەکان زۆرتر گرنگی دەدەن لەسەرەوەی کە حەدەسەکە بوو بەچی دوای 20 ساڵ 30 ساڵیش لە بەرهەمەکە تێپەڕیوە بێ ساشەڵ خەڵک نازانێ ئەو کارکتەر ڕئیسیە شێت بوو یا شێتیان کرد ئەو کاردانەوەیە موهیمە لە سینەمادا ئێمە لەگەڵ جەنابت دەبێت کە دادێنشین مناقشە دەکەین برادرای سینەماکاری کەشمان ستافەکانی کەشمان با کۆبینەوە بڵین دیاکۆ ئەو شۆتت بۆ هۆکاری سینەماییە بۆ بەڵگەیە لە ڕووی سینەماتیک غەڵەتە لە ڕووی سینەماوە غەڵەتە لە ڕووی چیرۆک غەڵەتە لە ڕووی مەسەلەن تەنفیز غەڵەتە لەو بابەتانە ئێمە غەڵەتمان هەیە وەرەبا لە ئیشی داهاتوودا بتوانین ئەوە چاکەین کاکسەرکەوت یەک حەدەسێک ڕوویدا بوو ئێمە پۆستێری یەکەمی فیلمەکەمان بڵاو کردەوە باشە تەنانەت ئیڤێنتیشمان بۆ نەکردو تەنانەت دەتوانم بڵێ 5 کەس لە نێو ستافی خۆڵا فیلمەکەی بینیوە کە پۆستێرمان بڵاو کردوتەوە زیاد لە 50 کەس کۆمنتی نووسی و کۆپی فیلمی ئێرانیە یعنی نەیدیوە خوتوی لەسەرداوە نەیبینیوە قەراری لەسەرداوە ئێمە کاکسەرکەوت ئەلا ئەو خاڵانی واتۆ کاک دیاکۆ من لەگەڵەوە بۆ چوونانە نیم من ئەمەی کە ئێستا ئەم تێبینیانەی کە ئێستا وتم چی باشەم وە چیش ئەو وردەکاریانەش وە خۆت ئاگات لێ بوو من باسی سیناریۆشم کرد باسی دەرێنانم کرد باسی ئەکتەرم کرد باسی هەڵبژاردننی ئەکتەرم کرد بۆ کارەکتەرەکان هەمووی دەستخۆشیم لێ کردوون بەڵام کاتێک کە دێتە سەر شتێک کە باسی ئەەکەم ئەلبەتە من دیارە یعنی من چەند جار فیلمەکەم بینیوە من خاڵ یا پۆینتی گەورەتر دەتوانین کە مەسەڵ ئێمە بەرەو پێشێ بەرێن ئەو لەختەیەت مەسەلە 180 کەس شکاندووە دێخەمە سەر چاو دەڵم سەرکەوت ڕاز دەکەی محاولە دەکەم بۆ ئیشی داهاتوو ئەو غەڵەتە دووارە دەکەەوە کە بتوان دڵی تۆش بەدەست بێن بڵێ ئێستا من شتێکی کەوت پێڵێم کاک دیاکۆ جام ئەمە با بڵێ من لە ڕووی پۆلیسیە وتم کۆمەڵێک کێشە هەبووە یعنی زۆر ئاساییە کاریگەریەوە لەسەر بینەر نەبووە کە بینەر هەست بە نهێنیەکانی بکات
بە هەڵەکانی و ئەوە دیار نەبووە بەڵام من ئەمەیە جوانتر بێت ئەمەیە پوختر بێت یعنی ئەوە بوو ئەمە بۆ چوونە بۆ نمونە شتێکی کەمانەیە بەڵام ئەمەیان کاری تەکنیکیە خەتای تۆ نییە خەتای تۆ لە یەک کاتێکایە کاتێکە ئەگەر لەگەڵ چنی نەرە ئەو کەسەی کە چنینی کردووە مۆنتاجی کردووە لەگەڵ یا دانیشتویت ئەبواە تێبینی بیتێ ئەگەر دانەنیشتویت جاری دوای ئەوە کەدا فیلمەکەتان دیوە ئەبواە تێبینیەوەتان کردە من جاری یەکەم کە سەیری فیلمەکەم کردوتم کێشەی دەنگی هەیە بەڵام ئەم جارەکە چووم بۆ فیلمەکە دانیشتم چونکە خۆم شارەزاییم لە دەنگەیە دەنگم تۆمار کردو بۆ فیلم سەیرم کرد کێشە لە دەنگان نییە دیزایانی دەنگ کەم و کوڕیتایە بەڵام کێشە لە دەنگان نییە کێشە لە میوزیکیش نییە میوزیکێ جوانیشی بۆ کراوە بەڵام کێشە لە لای ئیترەکەیە لای ئەو کەسەیە کە چنینی کردووە ڤۆلیۆمی میوزیکەکەی زۆر بەرز کردووە بە تایبەت لەو دیمەنەی با بڵێن ئەوەی بەختیار و هەردی لەویا دێڕە شێرپەنجەیەکانە وترێت لەویا ئەوانە ئەوترێت کە فیلمەکە یەکسەر هەڵە گێڕێتەوە بینەر تووشی حاڵەتێکە کات تا ئەو کاتە بینەرە گەڕاگەڕا بزانێت چیە بەڵام لەوێەوە ئیتر تۆ بینەر کاچێتە دەرەوە ئەیگرێنی بینەروالیەکەی بیر بکاتەوە ئەو دیمەنە زۆر زۆر زەرور بوو کە نەتان هێشتای ئەو میوزیکە ئەوەنە بەرز بێت ئەو تێبینی ئێستا تێبینیەکی زۆر تەواوە ینی من دەستخۆشیش لەکەم چون بەڕاستی وا بوو باشە ئێمە من وەکو لە سفرەکەیەوە لەگەڵ یا بوو لە ئەسڵی ئەو کێشەی ئەو بەشەی ئێمە کێشەمان لە دیزاینەکە نەبوو لە کاتی ڕێکۆرد بوو مانا کە ڕێکۆرد دەکەین مەسەر کۆمەڵێک شت هەیە لێ دەڵم ئۆکێە دەڵی ئۆکێە دەڕۆ بەسەر گرتەیەکی کە بە کاتێککە لەگەڵ تۆ مەسەر تەنسیقەیە دەڵێن تەواوە سەوتەکەمان دڵی تەواوە دەچمە سەر گرتەیەکی کە ئەوێ لە یەک دوو بەش کە خەلەلمان هەبوو کاتی تۆمارکردنەکەی بوو ئەو فەقیرەی وە دیزایانی سەوتەکەی کردبوو کاری لەسەر کردبوو زۆر محاولەی دەکرد هەندێک جگا هەبوو یای دوو بەشیشێتی دوو بەشی بچووکە ئەو دوو بەشە محاولەی کرد بە موزیک و بە ئەفێکتەکان بتوانێت چارەسەرێکی بۆ بکە ئەویش دەڵێم لە ئیشی داهاتوودا بەدڵیایی و ئەو غەڵەتانەی تێدا نابێتەوە ئێمەش لە کۆتاییدا هەڵمان مرۆڤین لەوانەیە لە شوێنێکدا لە بەشێکدا کەمیەکمان هەبێ نەخسانەی هەبێ کاک دیاکۆ یەک شتێکە پێ بڵم من سەیری زۆربەی ترەیلەرەکانم کردووە سەیری زۆربەی چاوپێکەوتنەکانم کردووە ئەم ماوەیە زۆر زۆر یعنی بینەرێکی تایبەت بوومە بۆ ئیشەکە خەڵک هاتوونەتە دەرەوە بیناون خەڵک هاتوونەتە دەرەوە باسی ئەو دیمەنەیان کردووە ئەم دیمەنەی کە ئێستا لەسەر ڕووبینەکەیە لەسەر شاشەکەیە هەمووی باسی ئەوەی کردووە یعنی ئەوە نە فیلمەکە کاریگەری خۆی هەبووە گەلێ خەڵک ئەم سەرنجەی منی نەبووە کە بڵێم کاکە و کەسەی ئیدوتەر بۆ مۆنتاجی کردووە بۆ مۆسیقاکەی لەوێ زاڵ هێشتووە دەگەکە جۆمان لە وشەکان بێت یعنی ئەمە منم کاکە دیاکۆ گیان بەڵام تۆ سەیری خەڵکە خەڵک کاردانەوەی چی بووە من با یەک شتێکی کەتان پێ بڵێم ئەم فیلمە بەگشتی یەکەم شت بازارێکی باش بازارێکی باشی دروست کردووە ئەگەر ئێوە زەرەریشتان کردبێت بەڵام وای کرد بینە ڕوو لە سینەما بکات ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە زۆر زۆر گرنگە ناو هۆڵەکانی سینەماوە ئەمە یەک دوو هاتوۆتە دەرەوە شۆک بووە تەزیوە تووشی تەزێکی کارەبا بووە بیر بکاتەوە نەک بەس بگری بیر بکاتەوە بڵێ ئەمە بوو یعنی تۆ ئێوە بە چنین لە با بڵێن لە سیناریۆکە و هەروەها لە کاری دەرهێنان و بنواندن بەگشتی واتان لە خەڵک ترکە هاتە دەرەوە ئەبێرە لەگەڵ خۆیان قسە بکات عنی تا فترێ زۆر لەوەیە شەویش بخەوێ بەدەم خەوەوە ئەو فیلمە لە لای خۆی ئەم مناقەشەی بکات لەسەر جێگە مناقەشەی بکە ئەمە کارێکی زۆر زۆر گەورەیە من هەردوو بەجددی
شانازی بە تەواوی ئەو ستافانەوە دەکەم کە ئیشی جوان بەرهەمدێنن چون خەڵکی ئێمە ئەو نەتەوەی ئێمە شایانی شتی باشە پێما خۆشە تەواوی جوهدی خۆمان بەکاربێنین کە خەڵکە دێ بە هەزار گرفتاری و کێشە و مەشاکیل دێ 10,000 دەدامە سینەما بە نامورتاحی نەگەڕێتەوە ئێمە محاولەی ئەوە دەکەین ڕێز لە تەواوی بینەرەکانمان بگرین ڕێز لە خەڵکەکە بگرین کاگەر بە کەسێک دەڵم وەرە بۆ سینەما شەرمەزاری نەبم من بیر لەوە ناکەمەوە کە دیاکۆبایی بێتە مخرجێکی مەسەڵ فڵان یا زۆر گەورە من تەنانەت نازام خۆشت ئاگار لێم و بە کاتی ئیڤێنتەکە یا شتەکە هەر بە سادەیی هێنامان بردبان چون ئێمە ئامانجەکەمان یەک شتە بینەر بگەڕێتەوە بۆ سینەما و بینەر ڕێزی لێ بگیرێ بینەر حەقی خۆیەتی بێ فیلمی باش ببینێ بینەر مافی خۆیەتی کە هاتە سینەما پارەکەی بە فیڕۆ نەچێ بینەر مافی خۆیەتی ئەو 2 ساعەتەی وا لە کات و لە ژیانی خۆی دیدا بە من متعەی لێ ببینە ئێمە تەواوی حەولی خۆم و ستافەکەم لە یەک بەشدایە کە ئەو خەڵکی دێتە سینەما محاولە بکەم بیگەمە ئەو قۆناغی بە دڵخۆشی بڕاتەدێن دڵخۆشی مەمەسڵەوە نیە بە پێکەنین بێ ینی بڵێن مرتاح بووم کە هاتم خوا شکر کە بینیم ئەوە زۆر بۆ ئێمە موهیمە و شکر بۆ خوا فیلمی هیچ هەرە و جۆری وا جەنابەت فەرمووت توانی کۆمەڵێک لە بینەرەکان لەگەڵ سینەما ئاشکاتەوە من شتێکی کەشتان با پێ بڵێم حەزەکەم یعنی ئەمەم بیست کەسێک لە بەختیاریەوە بە پێ هاتووە بۆ ستی سینەما چۆ بۆ فیلمەکە ئەم قسەی کردووە و توێتی من دەسم لە گیرفانم بۆ 10,000 پێ بۆ خواخوا بۆ 10,000ەکەم لێون نەبێت تاقە بکڕم و فیلمەکە ببینم دوایش بە پێ گەڕاوەتەوە ئەمە زۆرە کەواتە کە لەم کاتەیە لەم بێ موچەیە خەڵک موچەی نەبووە و ئەو کەسەش لەوەی فەرمانبەرێک بوو بێت بەڵام دڵم پێی خۆشە بڵم پێی نامورتاخم ناتوان بڵم دڵخۆشم بۆ شتە چونکە ئێمە تەنانەت لە پلانماندا نەبوو بەیانی ئۆفێری ڕۆژی دووشەممان دانین یانی لە پلانماندا نەبوو چون نەمان نەویست ئەو شتە بکەین بەس ستافەکەمان کە زروفەکەی بینی و ئەو چیرۆکانە ئێمە کۆمەڵێک کەسە بۆ نامەی بۆ ناردین خوا فیلمەکە ڕاگرن تا زروفەکە تۆزێک باش بێ یاری فیلمەکەمان بەردەوام بێت تا زروفەکە باشێ بەخوا ئێمە بەیانی بەسەر ئۆفێرمان داناوە بۆیان ئەو شتێوە جەنابەت باسی دەکەی نازان بڵم دڵم خۆشە کە بینەرێکی وام هەیە یا دڵم نامورتاخە کە لەو زروفەدایە لە دەسەڵاتی کەسانیە لە دەسەڵاتی ئەمە نەیە لە دەسەڵاتی سەرەوەیە بەڵام خۆشحاڵیەکە چییە مەسەلەوە نییە من بڵم خۆشحاڵیە بۆ فیلمەکەی ئێوە مەبەستم لەوەیە بینەر تامەزرۆیە بینەر لە پارەکە نییە ئەوێ فیلمی باش ببینێ ئەوێ ڕۆمانێکی باش بخوێنێتەوە ئەوێ کتێبێکی باش بخوێنێتەوە یعنی کاک دیاکۆجان من لە زەمانێکە ژیاوم ئێمە بەس کتێبمان نەخوێنەوە زۆرێک لە برادەرانمان کتێبیانە دزی یعنی دزینی کتێب بۆچی بوو ینی دزینی فکر بوو بۆ کەسەکە خۆی ڕۆشن بیرکات خۆی وشیار کاتەوە یعنی دنیایەکی نامۆ بۆ عملیەکی اختراع بوو ئەو کەسانە کە تووشیان بوو بچێت کتێب بدسێت ئێستاش کە کەسێک بۆ فیلمێک و هەر 10,000 پێە بە سەربەرزیش هاتووە بۆی لەوێ نەڵێت وڵا حەزەکەم فیلمەکە ببینم پارەم نییە ئێتر 10,000ەکەی چۆن پێیا کردووە ئەمە زۆرە ستافی فیلمەکەی ئێوە بە فیلم سازان بڵێ ئێمە هەین وەکو بینەر ئێمە حەزەکەین فیلمەکانوان بێ بە گیرفانی خاڵیشەوە دێن بووی ڕێز لەو موقیفیان دەکەم ئەوە هەڵوێستێکی جوانە کەواتە کێشەکە کاک دیاکۆجان لای خەڵک نییە کە لە سینەما ڕەنجاوە لای ئێمەی فیلم سازانە من دەستخۆشی لە ئێوەکەم یعنی توانیوتانە خەڵکێکاوا لێ بکەن بە تاسوقەوە بێ بووی ئەمە زۆرە شکر بۆخوا و هیوادارم بتوانین هەر ستافی فیلمی هیچ نەبێت بە کەسەکانی کەشمان بۆ ئاسە باشە بگەن
بتوانن پرۆژەی باشتر لە من بەرهەم بێنن کە منش حەولی باشتر بوون بدەم منش حەول بدەم کە باشتر بێ شتر بخوا ئەو ماوەش گەنجی باشمان بۆ هاتۆ کەسی باش هاتۆ بەچخەیکرد ئیش دەکەن و ئینشەڵڵا بتوانین گەشەیەکی باشی پێ بدەین دەستان خۆش بێ من بەگشتی لەسەر ئیشەکە وەکوتم ئیشێکی جوان بوو بەڵام هەنێ وردەکاری شەیە من نەم تێبینیانم بۆ بەڕێستانە بۆ برادرانە کە بەیانی ئیشێکیان کرد زۆر بە وردی ئیشکەن ئاگیان لەو شتانە بێت بە تایبەت وەکوتم یەکێک لەو خاڵانەی کە زۆر سەرنج ڕاکێش بوو و بینەری زیاتر ڕاکێشان نواندن بەگشتی هەمویان نواندنیان جوان بوو مامۆسا ئازادم نازانم چۆن وەسفی بکەم ژیان خان نازانم هەر چۆن وەسفی بکەم و خێزانت کە دەوری ئەو خانمە پەککەوتەکەی بینی بوو یعنی نواندنێکی زۆر زۆر جوان بوو لەوێ بۆ ئەو کارکتەرە بەگشتی هەر هەمویان ئەوە با بڵێن خاڵەکە و براکە وابزانەوە دوانە لەوە ناچوو ئەکتەر بن نازان من نەم بینیون یان تەجروبەی خاڵەکە لەگەڵ خۆم بوو ڕۆڵێکی جوانیان بینی و خوشکەکەیان و ئەو خانمەش کە خێزانی کاکاسۆ بوو بەڵام یەکێکی کەش حەزەکەم ئەمەشوەکو تێبینیەکی من خۆم ئەگەر من بوومایە لە جێی تۆ ئەو کاتێک کە ئاسۆ گولەکە بەخۆیەوە نیە و ئەم بێ من وام ئەویست من ئەماڵێ من مەرج نییە جیاوازە من بوومایە ئەم کرد بە سلۆمۆشن کرد بە خاو ئەمە یەک و دووش کامیرەم دواتر بوو بە کامیرەم بە 360 دەرەجە بە دەوریا بە پەلە ئەخولانەوە ئەمە بۆچوونی ئەو بەڵێ بەڵێ ئەڵێم ئەو دیمەنە وای ئەویست چونکە ئەو دیمەنە خزمەتی زیاتری ئیشەکەکە و ئەگوایە تێرتر بکرێ ئەوە ناڵێم ئیتر ئەمە بۆچوونی بەڕێزن کاک سەرکەوت ئێمە هەر فیلمێک تەنانەت ئەناتەوەرە تایتایک پێکەوە سێری دەکەین دەڵی بریا ئەوە ئاوە بە هەمیشە دوو مێش ناشتین لە مێشتێکە یعنی تەبعەن ئەلا سەریقەی جەنابەت لەوانەیە لە دووبارە پێداچوونەوەی پێدا بکەی لەوانەیە هەنگاوێکی کە بەرەو پێشە بیبە چونکە هەموو کاتێک تۆ دادێنشی پرسوڕادێکی قسە دەکەی گۆڕانکاری بەسەردەی ئیشەکە جوانتر دەبێت هەمیشە مەجای جوانتربوونی تێدا هەیە بەزیدی ئەمە وەستی توانامان ئەوەندە بوو نەنا دەستان خۆش بێ کاکە دیاکۆگیان من وەکەوەی کەوتم یەکەم شت پرۆڤەتان کردووە پرۆڤی پێوە دیارە ئیشەکەتان یعنی خواندنەکان ئەمە یەک و پرۆڤەی کامیرەش سینەماتۆگرافی بەگشتی ئەمانەشی پێوە دیار بووە و خۆشت ئەو سەرنجەت زۆر زۆر جوان بووە کە نەتهێشتووە لە گرتەکانە نەتهێشتووە بینەر با بڵێن تووشی بێتاقەتی بێت یعنی چاو نەتروشێنێ بۆ یەک گرتەیەکی لە دەست نەچێ نەک دیمەن ئەمەمە زۆر زۆر پێویستە بۆ کاری فلیمسازی و لۆکەیشنەکانت پڕ بە پێستی جێیەکە بووە و دووچینە تایبەتەکە لە هەمان کاتیشە جلەکانیش ئەمانە پڕ بە پێستی ئیشەکە بوو بەڵامی تر ئەوەیە ئیشە گەلێ جار بۆ نمونە من سەرنجێکی کەشمە بوو ئەو کەسانی کە ئەگیرێن بە تاوانێک ئەمایان بۆ سیناریۆ نووسە بۆ کاکاسۆیە ئەو کەسی کارگیرێ بە تاوانێک بەردەوام تاوانبارە بەردەوام هەر هەولی ئەوەی هەیە ئەیوای ئەوەی هەیە ئازاد بێت بە هیچ شێوەیەک یعنی تا بۆی بکرێت لە شوێنەیە ناڵێ من تاوانەکەم کردووە هەردی تا نەگاتە ناودادگا لە ناو دادگا ئەڵێ بەڵێ من ئەو تاوانم کرد اینجا ئەمە ژاردەیەکی جوانی سیناریۆ نووسە کە ئەوەی لەوێ ئەوەی ئاڵێ ئەوەش لەو کاتەیە ئەیلێ کە سەیری ژنەکەکە و مناڵەکەکە بۆی ئەو ئەوە زۆر جوانە بەڵام لە ناو سجنەکە لە ناو زیندانەکە پێشەوەی بگاتان بڕیارە ئەمەم بە تێری نەبینی لە دەموچاویە ئەو ڕاڕاییە
کە ئەم بڕیار بدات یا نەدات چی بکات چی نەکە ئەمانە مەسەلە نەمە سەرنجە لای من کاکە دیاکۆیکەم ئەو کەسە ئەگەر بەپێی فیلمەکە بۆتان باز دەکەم کاتێک دەگاتە پێش مەحکەمە و لێ لە ژوورەکە بە تاقی تەنیایە جام کاتمان هەیە دێ دەڕوا ئەو کاتەیە کە سەوتەکان لە مێشکیدا لێک دەداتەوە دەگاتە نەتیجەیەک دەزانێ دوای لێکدانەوەی قسەکان و گەیشتن بە نەتیجەکە کە دێتە مەحکەمە لەوێش بە قەولی جەنابەت دەڵێ کچەکە دەبینێت و بەهار دەبینێ ئەو کاتەیە ئەو قەرارە دەدەدا پێش ئەوە قەرارەی نەبووە پێش ئەو لەختەی تەنیایەکەی بەس دەڵێ من نەمکردو بەس دەیەوێت خۆی ڕزگارکە ئێستا ئەو پازێلەی لای یەک نەچنیوە بەڵێ بەڵێ من لێرە ئەم دیمەنە و دیمەنەکەی تریش ئەوەی لەگەڵ شێخ بەختیارە ئەوەی کە ئێستا لەسەر ڕووبینەکەیە شاشەکەیە ئەمە پرۆسەیە کردەیەکی نامۆبوونە ئەم نابۆبوونە لای بینەر پرسیار دروستەکان لای بینەرە و ژێنێت ئەم نامۆبوونە پرۆسەی نابوونبوونەکردی نامۆبوونە ئەگەر بگەڕێنەوە برێخت ئیشی لەسەری کردووە بۆ ئەوەی خەڵکە هاتە شانۆیەکە هاتە نمایشەکانی کە دەرچووە دەرەوە بیر بکاتەوە اینجا ئەم پرۆسەیی بەکارێناوە لێرەش لەم ئیشەیە لەو دوو جێگەیە من ئەمەم بینی ئەمەش مای دەستخۆشیە ئیتر با بڵێن بە دراسەوە ئیشی لەسەر کرابێ لەسەر پرۆسەی نامۆبوونەکە جوانە ئەگەر بە دراسەشەوە نەبێ هەر جوانە دەستان خۆش بێ ئەوەش وای کرد کە وا لە بینەرکات چوار ڕۆژیش لە دوای پەخشەکەەوە تقریبان دەتوان بوو تا 4 ڕۆژ پێش ئێستاش کۆمەڵێک نامەوە بۆتان ساعتەکە بوو بچی ئەو شتە بوو بچی نەفەر هەبوو دەیکوت بەخوا نەخەوتوم بەیانی کتووە دەچمەوە بۆ سینەما دەبێ بزانم ئەو مۆزوع ئەم بۆ حەل نەبووە لەوێشکم داماوەتەوە بە قەولی جەنابەت دەڵێ کە ئەوە بتوانین ئەو مەشغوڵ بێ پێوەی باشە تۆ ئێمە برێختەڵێ چی ئەڵێ من نامێ بینەرێک بێتە ئیشەکان بۆ نمایشەکانم ببینێ چووە دەرەوە بە گریانەوە یا چووە دەرەوە بەس بە پێکەنین وتەکان بگێڕێتەوە ئەڵێ من ئەمەیە بینەر کە چووە دەرەوە ببێتە خاوەنی هەڵوێستی خۆی بیر بکاتەوە وای لێ بکەم بیر بکاتەوە بەرامبەر بە دەوروبەری کۆمەلگا چی بڵێت ئەمە زۆر گرنگە لەم ئیشەیە ئەوە دەرکەوت ئەوەمان بینی تۆ با بڵێن ئەم کابرایی شێخ بەختیار دوای ئەوەی هەردی پێڵێت کە ئاگاداریە کاتەوە دێتە دەرەوە ئەم پەشیمانەکەی جارێک سەر دەربڕی بەختیاری هەردی کرد ئەمە یەک بەڵام لەبەرەوەی لە چینێکی بۆرژوایە بوردە بۆرژوایە کەسێکە هەلپەرستە کەسێکە بەس بیر لە خۆیە کاتەوە بۆیە هەر لەو کاتەشە ئەو بیر لەوە کاتەوە کەسانێک ڕاست فێرێت بۆی هەردی بکوژی هەردەوە لە فیلمەکە ئەوەشتان نیشان نەداوە بەڵام کاتێکە مامۆستا ئازاد محققەکە با بڵین کۆلەرەکە لە پاڵکەوتووە پاڵکەوتن کاتێ و کاتەیە کە بیرەکاتەوە لەو کاتەیە بیرەکاتەوە ڕێو تەلەفۆنەکە لێ زوو فریای کەون چونکە وەزانش چی ڕۆدات ئەمە هەر هەمووی ئەم پرۆسەیە ئەم کردەیە کاکە دیاکۆجان هەر هەمووی بینەرە شڵەژێنێ بینەر وا لێ ئەکات ئەی کێشە بە دیوارە بەم لا بەو لایە بۆ وەکو وایە خەیتە ناو تۆپێکەوەی خولێنیتەوە دەرەچێتە دەرەوە ئەڵێ با بیر بکەمەوە بزانمەوە بۆچی وام لات بە دوای ڕووداوەکان ئەڕات ئەمە یەکێکە لە شتە جوانەکانتان دەستان خۆش بێت خۆش بێ ئەمێ کاکسەرکۆز ئەوە زۆر بەلامانەوە دڵخۆشکەرە کە جەنابەت و دۆستانی هونەرمەند و بیرەرانێکە چاو بە پۆزیتیڤ واسی دەکەن تەنانەت ئەگەر ڕخنەش تا گرتۆ دەیخەمە سەر و سەر چاوم بە دڵنیایی و ڕخنەکانی ئێوێ بۆ ئێمێ وەکو دڵسۆزیەک وایە کە دەتان هەیشەکە باشتر بێەوە ئستقباڵی لێ دەکەین و هیوادارشم ئەوانەی وان نەشیان بینیوە بچن بیبینن کە بتوانن مناقشەی لەسەر بکەن بتوانن قیاسی کە لەگەڵ ئیشەکانی چواردەوری خۆمان وڵاتەکانی چواردەوری خۆمان کە بزان سینەمای کوردیش
خەریکە پێدەگرێ خەریکە هەڵدەستێتەوە خەریکە دەگاتە قۆناغی کەمێ توای بە شانازی و بینێرین بۆ وڵاتەکانی کە بڵێنەوە ئیشێکی ئێمێ دەستان خۆش بێ ئیشێکی جوان بوو بەگشتی بەڵام کاکە دیاکۆگیان دڵ لە دڵ نەدەی من کاتێک کاچم بۆ هەرچ فیلمێکی بیانیش بێت بۆ نمونە من ئەڤاتەر هەر جوزئێکیان هەر بەشێکیان 6 جار بۆی چووم و ئەم سەرنجانەی کە ئێستا مەسەلەن لەسەر ئیشەکە ئێوامە لەسەر ئەو ئیشانەشە و ئەو کێشانەم بینیوەتەوە و ئەو بۆ چونانی خۆش بووە من وەکو دەرهێنەرێکە گەرەوەی ئیشە بکەم چی لێ یەکەم یعنی بۆ نمونە فیلمی The Father ئەوک کە ئەنتۆنی هۆپکینس دەورە بینێت من زیاد لە 15 جار سەیرم کردووە کە زیاد لە 15 کردووە لێرە لەم پێگەیەوە شرۆڤەیەکی تایبەتم کردووە و یەکێ لە جوانی ئەو ئیشە کاکە دیاکۆگیان ئەوە بۆ یەک ئەکتەرێکە و لە ماڵێکە چەند ئەکتەرێک بە دەوریەوەن بەس لە ماڵێکایە تۆ خۆتەزانی لە ناو ماڵێکە دەرهێنانی ئەو ئیشە چەند قورسە مواندن لەوێ ئەبێ چەند قورس بێت بۆیە ئەنتۆنی هۆپکینس لەو فیلمەیە خەڵاتی ئۆسکاری هێنایەوە اینجا چی ئیشێکی تیاکراوە من ئەوە ئەڵم 15 جار سەیرم کردووە بۆ حەزم کردووە بزانم چی نهێنیە کێ کە ئەو فیلمە خەڵات بێتەوە بۆ ببێ بۆ بەس لە ناو خانوویەکایە یعنی دیمەنی سروشتیتیانە دیمەنی بلبلیتیانە دیمەنی ڕاکەڕاکیتیانە چڕیتیانە کوشتنیتیانە کۆمەڵێ شتەیە کە هەڵخەڵەتانی چاوی بینەرە لەویان نەبوو جا من مەسەلە لە ناو خانووەکەی ماڵە فەقیرەکەیە لە ناو حەوشەیە من خراجێکی دەرهێنانێکی جوانم بینی ئەو یاریەی کامیرە کە بەسەر هەموو ئەکتەرەکانە خولێتەوە ئەمە شتێکی جوانە تۆ لە ناو خانووە نایەڵیت لە ناو خانوویەکایە کە با بڵێن خەڵکێکە لێ کە بچمە و خانووە لوو تەگرم بەداخەوە یعنی ئەو توێژێکەواڵێت بەڵام ژیانت لەوێ دروست کردووە بە کامیرەکە پێشانە داوە بە پرۆڤەی ئەکتەرەکان پێشانتان داوە ئەمە مایی حەزەکەم لە کۆتاییەکە بەڕێستان شتێکتان هەیە فەرمو و برادرانش تا ئێستا هیچ کۆمنتێک نییە بەس کاک سۆران سۆرانی ئەڵێ لە بەریتانیا ئەڵێ نەمبینیوە بۆیە ناتوانم شتێکی لەسەرکەم گە برادرێک کۆمنتێ شتێکی هەبوو بۆتە خوێنمەوە بەس بەڕێستان ئەگەر شتێک تێ لە کۆتاییە فەرمو خۆمەوە تەواو کاکە دریسی شەر نەهات خێراکە خێری پێوە بێت بەڵەوە سپاسی داوەتەکەتان دەکەم و سپاسی و تێبینیاری واداتان دەستخۆشیتان لێ یەکەم ئینشاڵڵا بتوانین لە داهاتوودا لە پرۆژەی تازەدا زیاتر بتوانین ڕەزامەندی هەم جەنابەت هەم بینەران و هەم دۆستانی سینەماکان بۆ من بینەر پێش هەمومانە بەڵێ هەمومان بینەرین جایدی بەس پۆزیشنەکانمان تۆزێک جیاوازە ئێمە بتوانین خزمەتی خەڵکەکەمان بکرد یعنی هەرۆ جۆی وای یەکەم جاریش باسم کرد ئێمە هەمومان هاتوین ئازاری خەڵک دەردەکانی خەڵک چیرۆکەکانیان قیسەکانیان ئەوانەی وە بەسەریان هاتۆ بیکەین بە چیرۆکێک و پیشانی ئامی خەڵکەکەی بدەین و بتوانین بینەین بۆ دەرەوەی وڵات و بتوانین خزمەتی خەڵک بکەین کە بگەڕێتەوە بۆ سینەما و ئەو 2 ساعەتی وا بە ئێمەی دەبەخشێ ئەو کاتی وا بۆ ئێمەی دادەنێ سوودی لێوەرگرێ و ئەگەر کەسێکیش ئیشەکەی ڕەخنەیەکی هەبوو بە گەورەی خۆی بمان بەخشێ ئەگەر متعەیان لێبینیوە شکر بۆ خوا هیوادارم ئیشی داهاتوو باشتر بێ بۆیان کاک شەیوان یا شەلوان جەبارەڵێ بە هیوان بتوانن سەفرێکی ئەوروپای پێ بکەن بۆ ئەوە ئێمەش بێبەش نەبین لە بینینی کاری جوان بەسەر چاو بە خەریکی بەحاولەکانی ینی تیمی پرۆزانشەکەمان ستافەکەمان خەریکی بەحاولەی بردن بۆ دەرەوەی وڵاتە ئامادەکاریشیان بۆ کردو ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکدا ئیعلامی دەکەین کە بۆ چ وڵاتێک و کەی پەخش دەبێت دەستان خۆش بێ
لە کۆتاییە کاکە دیاکۆجان من زۆر سوپاسی بەڕێستانەکەم لە خزمەتت هاتن گوێتان لە بۆ چوونەکانمان گرت داوای لێبوردنەکەی نەگەر ئازاری داوید بەڵام وەگرت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئازیزان دۆستان ئێمە زۆر سوپاسی هەر هەمووتانەکەین ئەو کەسانی کە ئێستا بە دیاروانەکەەوە دانیشتون و جۆیان گرتووە و بۆ لە مەولاش چونکە بابەتەکەمان لە ئینستاگرام و ئەموانەیە لە ئینستاگرام و لە فەیسبوک و لە یوتوبیشا هەیە ئەتوانن بیبینن و هەروەها من داوایەک لە هەر هەمووتانەکەم لە هەر هەموو خەڵکێکەکەم ئەم پەیامەم بگێنن بە خێزانی بڕۆن بۆ سەیری ئەم فیلمە و فیلمەکانی تریش بە تایبەت ئەم فیلمەکە بچن تووشی جێژنێکی بیرکردنەوە ئەبن سوودێکی بیرکردنەوەی پڕبەها بینن اینجا بچن بیبینن زۆر پێویستە بۆ خۆتان و هەروەها من بۆ چوونێکی کەشمەیە بۆ هەموو فیلمێک فیلمێ خراپیش بوو هەر بۆی بچن هەوڵدەن بزانن خراپەکان چییە هەڵەکان چییە ئەلبەتە لە دڵم نایە بڵام خراپ بەڵام با بڵێن ئەڵێن هەڵەکان کەم و کوڕەکان چی هەبوو بۆتە هۆی ئەوەی کە فیلمە سەر نەکەوێت یان کێشەی بۆ دروست بێت ئیتر با هەر هەڵسەنگاندنێک لای خۆتانەوە هەبێ ئەمە بەمە هەمومان سوودمەند دەبین دەستی هەموو لایە خۆش و هیوای شەوێکی خۆش و ڕۆژێکی خۆش لە هەرجیەکان بۆ هەموو لایەکە خوازم زۆر سوپاس